یا ربی خوایان لێتە پاڕێنەوە لە باوکو دایکمان خۆش بە خۆمان و باوکو دایکمان لە ئازاد کراوانی مانگی ڕەمەزان حساب بکەوە ژمار بکە پەروەردگارە بە لوتف و کەڕەمی خۆت یا ربی خوایە بەسەی بە کەساسی و داماوی تەسکی و تاریکی ناو گۆڕمان نابێتەوە یا ربی خوایان لە ڕۆژی قیامەتە لە دەرگای ڕەیانەوە مانکەی بە ژوورەوە کە تایبەتە بە ڕۆژوانانەوە جەزای تایبەتی خۆتمان بیتەوە پەروەردگارە لە خزمەت پێغەمبەری نازدارە لەسەر حەوزی کەوسەر پەروەردگارە بەدەستیەوە پێغەمبەرە نازدارە تێر ئاومانکەی لە ئاوی کەوسەر لە نەکبەتی و دنیا لە نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمانکەی پەروەردگارە یا ربی خوایان دەپاڕێنەوە ئەوەی بەرامبەر بەم خاک و میلەتە بەرامبەر بەم میلەتە زاڵمە ستەمکارە چاوی بە کوردستانە هەڵنایە یا ربی خوایان قەتڵ و عاممانەکە خوێنمان بە حەڵاڵ ئەزانێ جەرگمانە سووتێنێ و جەرگی خانەوادەکانیم خاکە سووتێنێت یا ربی خوایە جەرگی بسووتێنیت یا ربی خوایە بەناو دینەکەی تۆوە بەناو الله و بەرو لا ئیلاها ئیلا اللهوە وڵاتمان سوتماگەکرێ وڵاتمان وێرانەکرێ جەرگی دایکان و باوکانە سووتێت چەندەها عائلە لەم جەژنەدا کە جەژنی ڕەمەزانە چەندەها مناڵەتی و کراوە چەندەها باوک و دایک جەرگیان سووتێنراوە بەناو دینەکەی تۆوە یا ربی خوایە لیان قبوڵەکەی یا ربی خوایە جەرگیان سووتێنی جێش و جاشان نەناوبەری ئەوەی پشتیوانیانە ئەوەی لەگەڵیانایە ئەوەی هاوکاریانەکە ئەوەی ڕێیان بۆ خۆشەکە یا ربی خوایە لیان قبوڵەکەی ئێمە میلەتێکین عاشقی پێغەمبەرین مسلمانین ئەڵێن لا ئیلاها ئیلا الله ومحەممەد رەسوول الله تەمسیلی جوانی ئیسلامەکەین پەروەردگارە یا ربی خوایە بێبەها نامانەوە یا ربی خوایە لێتە پاڕێنەوە قودسی داگیر کراو لەلایەنی جوولەکەی خەسیز و پیسەوە هەمیشە و دائیم ئەزێتی مسلمانان ئەدرێت ئیهانە بەو شوێنە شەریفەیە کرێت بەو شوێنە مبارەکەیە کرێت بە تایبەت لەم ڕەمەزانە قەتڵ و عامی مسلمانی تیا کراوە ئیهانە بۆ شوێنە کراوە خوایە وعدی خۆتە و وعدی تۆ ڕاستە بەرامبەر مەزلوم فەرمووتە لەئەنسوڕەنەکەم وەلەو بەعدە حین ئەی چینی مەزلوم مستەملێ کراو سەرتانەخەم ئەگەر پاش باوەیەکی بێ خوایە ئەو چینە ئەو مسلمانانە لەو خاکە و لەو شوێنە و لەناو قودسایە مەزلومن ستەملێ کراون لەلایەن جوولەکەی مەلعونەوە یا ربی خوایەن دەرد و سیل و سەرەتانان بۆ منێرە جێش و جاشان لەناوبەرە سووک و ڕسوایان کە مسلمانان سەرخە وحدەتی مسلمانان دروست بێ یەکریزی مسلمانان دروست بێ قودسی شەریف جارێکتر ڕزگار بێتەوە خوایە لێتە پاڕێنەوە چەندەها زاتێک و سەلاح الدینمان بۆ دروستکەی بتوانێ مسلمانان یەخات خاکی مسلمانان ڕزگارکە مسلمانان لەژێر لا ئیلاها ئیلا الله ومحەممەد رەسوول کۆکاتەوە یا ربی خوایە تەنها دەستاڵی دوعامانەیە پەروەردگارە بێبەها نامانەوە تۆ باشترین پشتیوانی تۆ هێز و قودرەتی لایە جنود و سەربازی زۆرت هەیە پەروەردگارە بە جنود و سەربازی خۆت فریای مسلمانان کەوە مسلمانان لەم هەموو نەکبەتی و نەهامەتی ڕزگارکە وحدەت و یەکریزی بخەرە ناوان جەژنمان جەژنی عیزەت بێ پەروەردگارە دڵمان خۆشکەی دڵی هەموو مسلمانان خۆشکەی ئەوانەیش کەوا ناڕەحەت بوون لەم جەژنا و جەرگیان سوتاوە خوایە سەبر و سەباتیان پێبەخشە خوایە سەبوریان بە یا ربی خوایە جەزایان بیتەوە جەزای مولایەکمان بیتەوە آمین آمین أقول قولي هذا